هەموو ساڵێک شەوی 20 لەسەر 21 جەژنێک دەکرێت بە ناوی جەژنی شەوی یەڵدا یاخود شەوچلە. لەگەڵمان بن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گرنگە. لەم چەند ساڵانەی دواییدا جەژنی شەوی یەڵدا یاخود شەوچلە زیاتر بایەخی پێ دەدرێت و خەریکە خەڵک لە تەکیدا ئاهەنگیش دەگێڕێت و لە ناو کۆمەڵگەی کوردیدا زیاتر بووەتە مای سەرنج. دیارە ئاهەنگگێڕان و خۆشیبینین پێویستیەکی گرنگە بۆ کۆمەڵگا و هەروەها ئەم جەژنانە یەکێکن لە پایەگرنگەکانی فەرهەنگ. بەڵام لەگەڵەوەدا بۆ خەڵک گرنگە بزانن ئەو جەژنەی کە دەیکات چییە و لەکوێ هاتووە. جا بابێکەوە بزانین بنەچەی ئەم جەژنە چییە لە ناو فەرهەنگی کوردیدا. هەمیشە بۆ تێگەیشتن لە شتەکان پێویستمان بە تێگەیشتنە لە ڕێگە قوڵەکان. گەر لەو ڕێگە قوڵەوە دەست پێ بکەین ئەوە تێگەیشتنمان بۆ دیاردەکانی ئەمڕۆ ئاسانتر دەبێت. یەڵدا جەژنێکی دێرینە. لەبەرەوە بۆ تێگەیشتن لە جەژنەکە دەبێت لە ڕوانگەی ئەو سەردەمە دێرینەوە سەیری ژیان بکەین و هەڵبدەین کە بچینە شوێنی ئەوانەوە نەک لە ڕوانگەی ئەمڕۆی خۆمانەوە کە ڕنگدانەوەی هەلومەرجی ئەمڕۆ. مرۆڤایەتی بەگشتی لە ڕابردوودا هەمیشە پەیوەستبوونێکی قوڵ و ڕاستە و خۆیان بە گەردوونەوە هەبووە کە بەیانیان لە خەو هەڵدەستان کاژمێریان پێ نەبووە، بەڵکو بە سیرکردنی ڕووناکیەکە لە کاتەکە گەیشتون. پێویستیان بە تێگەیشتنێکی قوڵی وەرزەکان و وردەکاری کاتەکانی هەبوو، لەبەرەوەی کە بەهۆی وەرزەکانەوە کاتی دروێنە و چاندن و هەروەها دەرکەوتنی بەروبەمە سروشتیەکان و کۆچی گیاندارانیان زانیوە. هەرێک لە شتانە لە پەیداکردنی خواردن و خۆپاراستن لە دڕندە و سەرما و گەرما و لە چەندین شتی تردا سوودیان لێبینیوە. گەر ئەوانەیان نەزانیایە بێ خۆراک دەمانەوە یان لافا و سەرما و گەرما لە ناوی دەبردن و نەیان دەتوانی بەردەوامی بە ژیانیان بدەن. ئەوان بەهۆی سوودبینین لە ئەستێرەکان لە چۆڵەوانی و بێ ئاڕاستەیدا بزر نەبوون. ئەستێرەکان ئاڕاستەیان کردوون. واتە بەهۆی نەبوونی کەرەستە ئاسایەکانی ئەمڕۆی وەک کاتژمێر، ڕۆژمێر، گڵۆب، قیبلەنوما و چەندین کەرەستەی تر کە زۆربەمان ئەمڕۆ لەبەر دەستماندان، ئەوان دەبوو بە درێژایی کات چاودێری گەردوون بکەن و ئاگاداری بن. لەبەرەوە هەموو کەسێک لە ئاستێکدا ئاگاداری ئەستێرەناسی بوو دەبوو ئاگاداری بێت بۆ ئەوەی کە بتوانێت بژی. ڕۆژ و مانگ هەمیشە لە بەرچاو بوون و پێویست بوون لە ژیانیاندا و ئەستێرەکانیش تا ڕادێک وا بوون. هەر بۆیە ڕۆژ و مانگ وەک شتە هەمیشەیەکانی تر خۆیان لای خەڵک خوداوەند بوون و خەڵک دەیپەرستن. ئەم کاریگەریە بە جۆرێک بووە لە ڕابردوودا پێیان وا بووە کە هەموو گۆڕانکاریەکانی گردوون خوداوەندی جیاوازیان لە پشتەوەیە و کاریگەریان لەسەر ژیانی ڕۆژانە و داهاتووی مرۆڤ دەبێت. بەو شێوەیە لەو سەردەمانەدا ئەستێرەناسی و ئاین لە یەکتر جودا نەدەکرانەوە و تەواوکەری یەکتری بوون. ئەمە وای کردووە کە چاودێری گەردوون جۆرێک بێت لە خوداپەرستی و بەشێکی گرنگی ژیانی کۆمەڵایەتی خەڵکی ڕابردوو بێت. ئەستێرەناسی بە شێوێک باڵی بەسەر ژیاندا کێشا بوو کە پادشا و دەسەڵاتداران دەبوو ئەستێرەناسی تایبەتیان هەبێت بۆ ئەوەی کە پێشبینی ڕووداوەکانیان بۆ بکات و بە ڕاوێژکاری لەگەڵ ئەواندا بڕیاری جەنگ و چەندین بڕیاری گرنگی حکومڕانیان دەدا. ئەم ڕۆڵە لە سەردەمی مادەکاندا بە موغەکان سپێردا بوو، بەڵام ڕۆڵەکە دواتر بەردەوام بوو لە ناو عەباسی و ئەمەوی و ئەیوبیە کوردەکان و چەندین دەسەڵاتی دردا بەردەوام بوو و ئەو پیشەیە لە ناو هەردوو عوسمانی و سەفەویدا بە منجم باشی دەناسرا و هەتاوەکو سەدەی 19 بەردەوام بوو. خەلیفە و پادشاکان
ڕاوێژکاریان بەوان کردووە لە بابەتە گرنگەکاندا کە ئەو ئەستێرە ناسانە بە بتمانەکردنە سەر زانستە فەلەکیەکانی ئەو سەردەمە بڕیاریان دەدا. وەک ئاماژەمان پێکرد لە ڕابردوودا هەموو ڕووداوەکانی گەردوون و ڕۆژەکانی ساڵ هەمیشە ڕەهەندی ئاینیان هەبووە. جەژنی هەڵداش ئەم دوو لایەنەی تێدا بەدی دەکرێت. لایەنە گەردوونیەکەی کە بابەتێکی زانستی و لە ڕابردوودا ئاگاداری ئەوە بوون. ئەویش ئەوەیە کە شەوی 20 لەسەر 21 مانگی 12 ساڵ درێژترین شەوی ساڵە. بەڵام لە ڕابردوودا لێکدانەوەی ئاینیشی بۆ کراوە کە بنەچەی جەژنی هەڵدایە و ئێمە هەنگاو بە هەنگاو هەوڵ دەدەین کە لە خۆی و لە بنەچەکەی لەناو کووردا تێبگەین. وەک بینیمان ئەم جەژنە پەیوەستە بەوەی کە درێژترین شەوی ساڵەکەیە. لە بنەچەدا ئەوە وای کردووە کە خەڵک لە ڕابردوودا بایەخ بەم شەوە بدەن. لە ڕابردوودا تاریکی و ڕووناکی کاریگەریەکی گرنگی لەسەر خەڵکی ڕابردوو بەجێهێشتووە و ئەوان ئەم شەوەیان لە ململانەی نێوان تاریکی و ڕووناکی بینیوە. ئێمە ئەمڕۆ تا ڕادێک کۆنتترۆلی تاریکی و ڕووناکی دەوروبەرمان کردووە و لەبەرەوە چیتر ئەو بوارە ناتوانێت کاریگەری فەلسەفی و ڕۆحی لەسەرمان بەجێبهێڵێت. بەڵام وەکوتم بۆ ڕابردوو ئەوە جیاواز بووە. ئەمە وای کردووە ئەو شەوە ڕەهەندێکی ڕۆحی و هزری هەبێت لە ناو خەڵکی ڕابردوودا. ئێستاکە کاتیەوە هاتووە بزانن ناوەکانی ئەم جەژنە شەوی یەڵدا و شەوچلە لە چیەوە هاتووە و چ مانایەکمان پێدەدەن. لە زمانی کوردیدا جەژنەکە دوو ناوی هەیە، شەوچلە و یەڵدا. شەوچلە ناوەکەی بەخۆیەتی کە شەوی چلێ، بەڵام لە ڕاستیدا ئەو شەوە یەکەم شەوی زستانە. ئەی کەواتە چۆن دەبێت ناوی چلە بێت؟ وەک دەزانین لە کوردەواریدا چلەی زستان و هاوین لە سێمانگی وەرزەکە 25 ڕۆژ لە سەرەتا و کۆتایی دەردەکرێت. ئەوەی دەمێنێتەوە پێی دەگوترێت چلە و چل ڕۆژی توندی وەرزەکانی هاوین و زستانە. بەڵام شتێکی تر هەیە سەبارەت بە زستان لە ناو کوردەواریدا. لە ناوچە ساردەکانە دوو چلەی زستان هەیە، چلەی گەورە و چلەی بچووک. چلەی گەورە شەوی یەڵدا دەست پێ دەکات، واتە 20 لەسەر 21 مانگی 12 سەرەتاکێتی. ئەو چلەیە لە 30 مانگی یەکدا تەواو دەبێت و چلەی دووهەم کە چلەی بچووکە لە 31 مانگی یەکەوە دەست پێ دەکات. ئەوەی بۆ ئێمە گرنگە چلەی گەورەیە کە شەوی یەڵدایە، واتە بۆ کورد ئەوە خۆی جەژنە و چلە بۆ کورد گرنگ بووە. ئەم ڕۆژ جەژنی چلەی زستان لە ناو ئێزدیەکانماندا هەیە و ساڵانە ڕێو ڕەسمی تایبەتی لە ناو ئێزدیەکانماندا هەیە. ناوی دووهەم کە یەڵدایە کوردی نییە، وشەکە ئارامیە و مانای لەدایکبوون دەدات. هۆکاری ئارامی بوونی ناوەکە ئەوەیە کە زمانی ئاینی کریسیان لە ڕۆژهەڵاتدا زمانی ئارامی بووە. لەبەرەوە ناوی زۆرینەی بابەتە ئاینیەکان و جەژنەکانیش ئارامین. هەروەک چۆن ناوی جەژن و بۆنە ئیسلامیەکان عەرەبین، ئەوانەی کریسیانی ڕۆژهەڵاتیش ئارامین. بەڵام خەڵکەکە مەرج نییە بەڕەچەڵک ئارامی بوو بێتن. بەو شێوەیە ناوی یەڵدا پەیوەندیەکی بە لەدایکبوونی حەزرەتی عیساوە هەیە. دەبینرێت جەژنەکە لەلایەکەوە پەیوەستە بەوەی درێژترین شەوی ساڵەکەی و هەروەها یەکەم شەوی چلەی گەورەی زستانی کوردەواریە و پەیوەستیشە بە لەدایکبوونی پێغەمبەر عیساوە. کریسیانەکان بەگشتی لە 25 مانگی 12دا ئاهەنگی لەدایکبوونی پێغەمبەر عیسا دەجێڕن کە بە زمانی ئینگلیزی بە کریسمسیش دەناسرێت. پرسیارەکە ئەوەیە، باشە ئەگەر کریسیانەکان لە 25 مانگی 12دا ئەم جەژنە بگێڕن، ئەی 21 مانگ کە بە شەوی یەڵدا دەنەسرێت، ئەو شەوە چ پەیوەندیەکی بە لەدایکبوونی پێغەمبەر عیساوە؟ پێش ئاینی کریسیان و بوونی حەزرەتی عیسا لە شەوی 20 لەسەر 21دا ئاهەنگی لەدایکبوونی میترا بەڕێوە چووە، لەبەرەوەی کە ئەو شەوە درێژترین شەو بوو و کورتترین ڕۆژ،
ئەو شەوە وەک سیمبڵی بچووکترین حاڵەتی ڕووناکی و لەدایکبوونەوەی خوداوەند میترا جەژن گێڕاوە. خوداوەند میترا خودای خۆر و ڕووناکی بوو و پارێزەری ڕێکەوتن نامە و ڕاستی بووە. واتە شەوەکە لە بنەچەدا شەوی لەدایکبوونی میترایە و سەدان و بگرە زیاتر لە 1000 ساڵ پێش لەدایکبوون عیسا ئەو ئاهەنگە گێڕاوە. ئاهەنگەکە لە ڕۆژهەڵاتەوە چوو بۆ ناو ڕۆمەکانەوە نەک بە پێچەوانە. دواتر ئەو بنەچە دێرینەی زیاتر باز دەکەین. لە ناو ڕۆمەکاندا ئاینێک بە دەوری خوداوەند میترا دروست بوو. ڕۆمەکان پێش بڵاوبوونەوەی ئاینی کریستیان کۆمەڵێک خوداوەند و بیر و بڕوای جیاوازیانەوە. بەڵام ئەوان ساڵانە لە زۆر شوێن ئاهەنگی لەدایکبوونی میترایان لە مانگی 12دا دەگێڕا. ئەوان لە دوای ئەو شەوە درێژەوە پێیان وابوو کە خوداوەند میترا لەدایک بووەتەوە. واتە پێش دەرکەوتنی ئاینی کریستیان شەوەکە شەوی لەدایکبوونی میترا بووە لە ناو ڕۆمەکاندا. بەڵام لە ساڵی 274 زاینیدا گۆڕانکاریەک ڕوویدا. قەیسەری ڕۆم ئۆرێلیان بە ئامانجی بە گشتیکردنی ڕۆژی جەژنی لەدایکبوونی خودای خۆر لە ناو ئیمپراتۆریەکەدا کارمیتراش بوو، ئەو بڕیاریدا کە ئیتر 25 مانگی 12 ڕۆژی ئاهەنگگێڕانی لەدایکبوونی خۆرە. بەو جۆرە پێش ئەوەی کە جەژنی لەدایکبوونی عیسا لە ناو ڕۆمدا بگێڕێت، ئەو ڕۆژە ڕۆژی لەدایکبوونی خۆر یاخود میترا بووە. کێشەکە ئەوە بوو کە ئەو ئیمپراتۆرە ڕۆژمێرێکی بەکاردەهێنا کە هەندێک هەڵەی تێدا بوو. لەگەڵ تێپەڕبوونی ساڵاندا ڕۆژەکان لە شوێنی خۆیاندا نەمابوون. واتە دانانی 25 مانگی 12 هەڵەی ڕۆژمێرەکەیان بووە، دەنا دەبوو شەوەکە 20 لەسەر 21 مانگی 12 بێت. بەو جۆرە بە هەڵە لە ناو ڕۆمەکاندا 25 لە بری 21 کرا بە جەژنی لەدایکبوونی خۆر یاخود میترا. ئێمە هەتاوەکو ئێستا زۆر ڕووی ئەم جەژنەمان بۆ ڕوون بووە، لەوانە چۆن 21 و 25 دروست بووە و تێکەڵ کرا و کە لە بنەچەدا جەژنی لەدایکبوونی خوداوەند خۆر یا میترا بوو. لە بنەچەدا دروستبوونی ئەم دوو ڕۆژە وەکو بۆمان ڕوون بووە، هۆکارەکەی ئەوە بووە کە ڕۆمەکان ڕۆژمێرێکی هەڵیان بەکارهێناوە. ئێستاکە کاتی ئەوە هاتووە بزانین چۆن جەژنی لەدایکبوونی خوداوەند خۆر یاخود میترا دواتر کرا بە جەژنی لەدایکبوونی پێغەمبەر حەزرەتی عیسا. بەو شێوەیە لە ساڵی 274ەوە بە فەرمی ڕۆژی 25 مانگی 12 هەموو ساڵێک کرا بە ڕۆژی لەدایکبوونی خوداوەندی خۆر یا میترا. بەڵام شان بەشانی ئەوە ئاینی کریستیان وردە لە ناو ئیمپراتۆریەتی ڕۆمدا بڵاو بوو. لە ساڵی 312 زاینیدا ئیمپراتۆر کۆنستەنتین بوو بە کریستیان. ئەوە بە تەواوی هەلومەرجەکەی گۆڕی. ئەو کاتێک کە ئەو ئیمپراتۆرە نوێ بوو بە کریستیان، جەژنەکە بە تەواوی بەناو ڕۆمەکاندا بڵاو بوو بۆ و شوێنی خۆی کردبووە. ئیتر بەو جۆرە لە ساڵی 336دا بۆ یەکەم جار لە بری جەژنی لەدایکبوونی خۆر ئەوان جەژنی لەدایکبوونی عیسایان گێڕا. واتە دوای 300 ساڵ زیاتر لەدایکبوونی عیسا ئەو ڕۆژە دیاری کرا. دواتریش پاپای کریستیانەکان لە سەدەی 4ەمەوە ڕۆژی لەدایکبوونی خۆری کرد بە ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی عیسا کە ئەمڕۆ بە کریسمس دەناسرێت. وەک ڕوون بووە، وشەی ئەڵدا لە بنەچەدا وشەیەکی ئارامیە و مانای لەدایکبوون دەدات. ئەوان بۆ ئاماژەکردن بە لەدایکبوونی حەزرەتی عیسا بەکاریانهێنا. بەڵام وشەکە لە بنەچەدا پەیوەستە بە لەدایکبوونی خوداوەند خۆر میتراوە. بەشێکی تێکەڵکردنەکەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە میترا نوێنەراتی خۆری کردو و هەروەها لای کریستیانەکانیش پێغەمبەر عیسا ڕووناکیی ڕۆحی بووە. بەو جۆرە جەژنی لەدایکبوونی خوداوەندی خۆر میترا و لەگەڵ جەژنی لەدایکبوونی پێغەمبەر عیسا تێکەڵ کرا. لە ڕاستیدا هیچ بەڵگەیەکمان نییە لەسەر ڕۆژی لەدایکبوونی ئەم پێغەمبەرە، بەڵام ئەم جۆرە تێکەڵکردانە شتێکی چاوەڕوان کراوە و زۆر جار لە ڕابردوودا ئەوە کراوە. ئەوەی مای سەرنجە ڕۆمەکان لە ساڵی 1582دا
ڕۆژمێرەکان گۆڕی بە جۆرجیان. ئەمە وای کرد کە ڕۆژەکان ڕێک بخرێتەوە و درێژترین شەوی ساڵ کە 20 لەسەر 21 بوو ڕێک ببێتەوە. بەڵام بۆ چەند سەدەیەک بوو جەژنی لەدایکبوونی پێغەمبەر ئیسا دەجێڕا و خەڵک ڕاهاتە بوو لەسەرەوەی کە ڕۆژی 25 مان ئەو ئاهەنگە بجێڕێت. لەبەرەوە دەستکاریان نەکرد و هەتاوەکو ئەم ڕۆژ جەژنی لەدایکبوونی ئیسا ڕۆژی 25 مانگە. ئێستاکە کاتیەوە هاتووە بگەڕێینەوە بۆ تێگەیشتن لەسەر بنەچەی ئەم جەژنە لە ناو کووردا. ئێمە دەقی نووسینمانیە کە کەی سەرەتا جەژنەکە لە ناو کووردا گێڕاوە. بەڵام هەندێک زانیاری ترمان هەیە کە پێمان دەڵێت جەژنەکە بۆ کام سەردەمی کوردەواری دەگەڕێتەوە. لە ساڵی 1350 پێشزاین بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتیدا ناوی میترا لەسەر خاکی کوردستان تۆمار کراوە. میترا خوداوەندی میتانیە هوریەکان بووە کە لەسەر خاکی کوردستان حکومڕان بوون. میترا ناوی لەسەر ڕێکەوتنامەی نێوان هیتی و میتانیە هوریەکان لەگەڵ چەند خوداوەندێکی تردا هاتووە. میترا و خوداوەندەکانی تر وەک شایەتی ڕێکەوتنامەکە و ئاگاداربوون لە سەپاندن و نەشکانی بەندەکانی ڕێکەوتنامەکە ڕۆڵیان لەسەر ڕێکەوتنەکەدا هەبووە. بەتایبەت لەبەرەوەی کە میترا جگە لەوەی خوداوەندی خۆر بووە، لامانکەدا خوداوەندی ڕێکەوتنامەکان بووە. واتە خوداوەندەکە 3350 ساڵ لەمەوبەر بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتیدا لە سەر خاکی کوردستان باس کراوە. بۆ جۆرە بنەسەی خوداوەندەکە لە جیهاندا خاکی کوردستانە. ئەگەر لەو مێژووە هەبوو بێت دەشێت تەمەنی سەدان و بگرە هەزاران ساڵیش پێش ئەوە هەبوو بێت لە کوردستاندا. بەڵام بە بەڵگەوە ئەوە کۆنترین دەرکەوتنیەتی لە مێژووی مرۆڤایەتیدا. کەواتە ئەمڕۆ ئێمە ئەومان بۆ ڕوون بووە کە ئەمڕۆ هەرچەندە لە ناو کریسیانەکانە ئەم جەژنە بە ناوی جەژنی لەدایکبوونی حەزرەتی ئیساوە دەجێڕێت، بەڵام لە بنەچەدا ڕۆژی لەدایکبوونی خوداوەند میترا بووە. ئەمڕۆ لە جیهاندا دار و درەخت دادەنرێت و ئاهەنگ دەجێڕێت لەو شەوەدا و تەنانەت ئەم ئاهەنگە دەگاتە ڕۆژهەڵات و کوردستانیش بێ ئەوەی خەڵکی ڕۆژهەڵات ئاگادار بن ئەوە لە بنەچەدا لە ئەوروپا بە بۆنەی جەژنی لەدایکبوونی ئیساوە دەکرێت. بەڵام خۆی بنەچەیەکی دێرینتری هەیە کە هی خوداوەند میترا یاخود خوداوەندی خۆر بووە. ئەوەی گرنگە کە بزانرێت بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتیدا ئەم خوداوەندە لە کوردستاندا ناوی تۆمار کراوە. لە ڕاستیدا هەر ئەوە نییە کە میترا تەنها بەو شێوە سادەیە جارێک لە کوردستان ناوی هات بێت، بەڵکو میترا بە درێژایی مێژوو بەشێکی گرنگی فەرهەنگی کوردی بوو. بۆ نمونە لە سەدەی حەودەمی پێشزایندا واتە 2700 ساڵ لەمەوبەر یەکێک لە پاشا مادەکان ناوی میتراکوو بووە. ئەو ناوەت جارێکی تر لە سەردەمی ئیسلامدا لە دەقا عەرەبیەکاندا وەک ناوی هۆزێکی کوردی بە شێوەی مهرکی تۆمار کراوە کە هەر شێوەیەکی تری میتراکۆی مادەکانە. جگەلەوە ئەمڕۆژ میهراکۆ ناوی منداڵە لە ناوماندا و هەر هەمان ناوی دێرینی سەردەمی مادەکانە و پەیوەستە بە خوداوەند میتراوە. هەروەها ئەو تێکستەکەمەی کە لە مادەکان بەجێماون ناوی میترا تێیاندا چەندین جار هاتووە. بۆ نمونە ئەمانی خوارەوە چەند وشەیەکن. زمانی مادی مەزە میترا واتە میترای مەزن لە کوردیدا دەبێت بە مەسە میترا. میترا بارە واتە میترا بارە بەسەرەوە، لە کوردیدا هەر میترا بارە. میترا بەرزانە واتە بەرزکردنەوەی میترا کە ئەمڕۆ ئەبێ بە میترا بەرزانە. میترا داتە واتە لەلایەن میتراوە دراوە، ئەمڕۆ ئەبێ بە میترا داو. میترا پەنا واتە میترا پەنایە، ئەمڕۆ هەر میترا پەنا. میترا پاتە واتە میترا پاسی ئەکا کە ئەمڕۆ ئەبێ بە میترا پاسە. میترا وپەستە بە پشتی میترا کە ئەمڕۆ میترا پشتە. میترا فاسە واتە میترا واس یا خواستی میترا. سەجەرە میترا واتە لە سەجرەیەکی میتراییە. جگە لە هۆزی مێرکی کە پێشتر ئاماژەم پێکرد،
لە سەردەمی ئیسلامدا دوو هۆزی تری کوردی پێکهاتەی ناوەکەیان میترای تێدا بوو. یەکێکیان ناوی بەندا میهریە کە مانای بەندەی میترا دەدات و هۆزێکی تر ناوی ئەستا میهریە کە دەبێتە میترای هەستاو لە کوردی ئەمڕۆدا. جگەلەوە لە قەواڵەکانی هەورامانیشدا ناوی میترابەندەک هاتووە. ئەم ناوانە هەمویان پەیوەستن بە ناوی میتراوە لە سەردەمی مادەکانەوە هەبوون لە ناوماندا هەتاوەکو سەردەمی نوێ. جگە لەوەی کە ناوەکان لە بواری جیاوازی ژیان و لە ناوچەی جیاوازی کوردەواریدا دەرکەوتون. کەواتە جگەلەوەی کە 3350 ساڵ لەمە بۆ یەکەمجار لە مێژووی مرۆڤایەتیدا ناوی خوداوەند میترا لە کوردستان تۆمار کراوە، بەڵام ڕۆڵی ئەم خوداوەندە لە ناو کووردا بەردەوام بووە. دواتر بینیمان لەو چەند وشەکەمەی کە لە مادەکان ماوەتەوە چەند جارێک ناوی ئەم خوداوەندە هاتووە، تەنانەت مادەکان وتویانە میتراپەنا. ئەمڕۆ تەنها ناوی خوداوەندەکەمان گۆڕیوە و دەڵێن خواپەنا، و ئەم بەپێی ئەو ناوی هۆزانەی کە بینیمان لە سەردەمی ئیسلامدا، دیارە ئەم خوداوەندە لە سەردەمی ئیسلامیشدا بایەخی خۆی مابووە و ناوەکانی وەکو میهراکۆ و هەروەها میردات ئەوە ناوی سەردەمی مادەکان و ئەمڕۆش لە ناوماندا هەر بەردەوامە. بیرمان نەچێت شەویێڵدا شەوچلێ و ژمارە چل لە بنەچەدا لای سۆمەریەکان ناوی خوداوەندە و ژمارەیەکی پیرۆز بووە. هەر لەبەرەوەیە کە زۆربەی شتە ڕۆحیەکانی ناو کۆمەڵگەی کوردەواری چلێکی تێدا دەردەکەوێت. لە ڕابردوودا هەموو ئەو چلانە جۆرێک لە جەژن بوون و دابوونەری دوو چیرۆکی خۆیان هەبوو. شەویێڵداش چلەی گەورەی کوردەواری بووە، بە دڵنیایی چەندین چیرۆک و نەرێتی خۆی هەبووە. وەک پێشەیش ئاماژەمان پێکرد، ئێزدیەکانمان جەژنی چلەی زستانیان هەیە. لە ڕابردوودا ژیان بۆ خەڵک ئەفسوناوی بووە و هەموو ڕۆژ و ساتەکان بەسرا بوون بە چیرۆک و بەسەرهاتەوە. هەر لەبەر ئەمێ کە لە دوای تێپەڕبوونی چلەی گەورە و چلەی بچووک، ئەمجا ئەوەی کە لە زستان دەمێتەوە لە هەندێک ناوچەی کوردەواریدا پێی دەڵێن خات و زەمهەریر، کە هەتاوەکو سەرەتای بەهار و نەورۆزی خایاندووە. لە ئەدەبی زارەکی و ئەفسانە و چیرۆکی کوردەواریدا ئەم بەشانەی وەرزەکە چیرۆکی تایبەتی خۆیان هەیە. لە چیرۆکی زستاندا وا هاتووە چلە پشکۆلە و چلە گەورە و خات و زەمهەریر دوو برا و خوشکێکن و پاشان هەردوو برا بە دوای یەکدا کۆش دەکەن. دوایی زەمهەریر خوشکی بچووکیان لە کۆتایی ساڵدا بە کرێوە و بەفر و بەستەڵەکی سارد و هاتنی زوقم شین و شەپۆر دەجێڕێت و تۆڵەی هەردوو براکەی دەکاتەوە. دواتریش بە پروشە بەفر شیوەنیان بۆ دەکات. لە ڕاستیدا چیرۆکێکی تریش لە هەندێک ناوچە هەیە بە ناوی ئەو شەوەی کوڕی سەبا دەچێت بۆ کێو، کە شەوی پێنجەمیش لە بچووکە و ئەویش بەسەرهاتی خۆی هەیە و ئاماژەیەکە بۆ ساردی ئەو شەوە لەو بەشەی چلە بچووکدا. دیارە ئەم چیرۆکانە ئەفسانەن و وێژەی زارەکی کوردین، بەڵام مێشک فراوانی کورد نیشان دەدا کە چۆن ڕۆژەکانی ساڵی بەستووە بە چیرۆکی هەمەجۆرەوە. ئێمە لە ڕابردوودا چیرۆکی هەمەجۆری زۆرمان هەبووە لە پەیوەست بە ڕۆژەکانی ساڵەوە. بۆ نمونە چیرۆکەکانی وەک کوڕی سەباکە دەچێ بۆ کێو یاخود خات و زەمهەریری و براکانی ئەوە نیشان دەدات کە ئەمە نەریتێک بووە لە ڕابردوودا لە ناو کووردا. هەروەها ئەومان بۆ دەسەلمێنێت کە شەوچلە یاخود شەویێڵدا کە شەوێکی گرنگ بووە، دیارە بە دڵنیایی بایەخێکی زیاتر و چەندین چیرۆک و نەریتی تایبەتی هەبووە لە ناوماندا. هەموو ئاماژەکان ئەوە دەخەنە ڕوو کە ئەم جەژنە یەکێک لە جەژنە هەرە دێرینەکانی کووردە. سەرڕایەوە ئێمە وردەکاری ئاهەنگێڕانی ناو کۆمەڵگەی کوردەواریمان نییە. خۆشبەختانە نالی مەزن لە شعرێکی نایابدا هەندێک سەرەداوی ڕابردووی نزیکمان سەبارەت بە جەژنەکە بۆ دەخاتە ڕوو، کاتێک کە دەڵێت شەوی یەڵدایە یا دەیجوورە ئەم شەو، کە دیدەم دوور لە تۆ بێنورە ئەم شەو، دڵم وەک حاکمی مەعزوو لە قوربان، خەڵاتی وەسلی تۆی منزورە ئەم شەو. نالی کاتێک کە دەڵێت شەوی یەڵدایە یا دەیجوورە ئەم شەو، کە دیدەم دوور لە تۆ بێنورە ئەم شەو، ئاماژە بەوە دەکات کە شەوەکە شەوێکی درێژە وەک شەوی یەڵدا و تاریک و دەیجووریشە. لەوێدا
نالی ئاماژە بە هەردوو تایبەتمەندیەکەی ئەو شەوە دەکات کە درێژترین شەوی ساڵە و لە هەمانگادا تاریکە، واتە هێشتا لە سەردەمی نالیشدا کە زۆر دوور نییە بابەتی ئەوەی کە هێڵدا درێژترین شەو بێت و نوێنەرایەتی درێژترین ماوەی تاریکی ساڵ بکات هەر لە ناو خەڵکە مابوو. لە دێڕی دووەمدا کە دەڵێت دیدەم بێنورە ئەم شەو مەبەستی لە کورتترین ڕۆژە لە ساڵەکەدا و واتە ئەو ڕێک ئاماژە بە ململانەی نێوان تاریکی و ڕووناکی دەکات کە شەوی هێڵداش هەر ئەوە بووە. واتە نالیش ئاگاداری ئەوە بووە کە شەوەکە درێژترین شەوی ساڵە و لە هەمان کاتدا کە شەوی هێڵدا سیمبڵی ململانەی نێوان ڕووناکی و تاریکیە. بە دڵنیایی ئاشنایی نالی بە وردەکاریەکانی جەژنەکە ئەوە دەسەرمێنێت کە نالی ئاگاداری وردەکاریەکانی جەژنەکە بوو و جەژنەکان بەو مانایە گێڕاوە. ئەو پەروەردەی حوجرەکانی کوردستان بووە کە تا ئەو سەردەمەشت ئەستێرەناسی لە ناوچەکەدا ڕۆڵی هەبووە. شەوچلە یان شەوی هێڵدا لەبەرەوەی کە شەوی لەدایکبوونی میترا بووە شەوێکی زۆر پیرۆز بووە، لەبەرەوە تا بەیانی خەڵک نەنووسون وەک بەردەوامیەک بە فەرهەنگێکی باو و باپیران. ئەوان ئاگریان کردوتەوە بۆ ئەوەی کە لە هێزی خراپە کە تاریکی نوێنەرانی کردووە بیان پارێزێت کە ئەو شەوە لە حاڵەتی درێژترین و بەهێزترینیدا بوو. بەڵام دواتر میترا لەدایک بووەتەوە. ئەوسا لە سەردەمی نالیدا هێشتا لە حوجرەکاندا زانستێکی خۆماڵی مابوو کە تێیدا ئەستێرەناسی سەردەمانی دێرین ڕۆڵی گرنگی هەبوو بوو. مانەوە تا بەیانی و چاودێریکردنی ئەو ڕووداوە گەردونیە وەک پاژماوەی نەریتێکی دێرین وەک ئەرکێکی پیرۆز سەیکراوە، ئەوە جگە لەلایەنی بەزم و خۆشی جەژنەکە. ئەو شەوە شەوی خۆشی و چیرۆ جێڕانەوە بووە، شەوی هەڵکردنی چرا و مۆم و خواردنی خۆش و دانانی میوەی پیرۆزی کوردی هەنار بووە. لە تەک هەنارەکەدا چەرەس و هەموو خواردنێکی خۆشیان خواردووە. ئەوان تا بەیانی و کاتی ڕۆژهەڵاتن و لەدایکبوونی خوداوەند میترا چیرۆکیان بۆ یەکتری گێڕاوەتەوە. هەزاران ساڵ لەمەوە بەر لە کوردستان شەوەکە گرنگتر بووە. میترا کە نوێنەراتی خۆری کردو بۆ یەکەم جار لەسەر خاکی کوردستان ناوی تۆماکرا بوو، لە شەوی هێڵدادا لەدایک بووتەوە و ئەو لەدایکبوونەوەیە نوێنەراتی نوێبوونەوەی ژیانیش بووە. لەبەرەوە جەژنی شەوچلە یاخود هێڵدا پێدەچێت کە یەکێک لە گرنگترین جەژنەکانی ڕابردووی کوردستان بوو بێت. ئەمڕۆ کە هەنگەکانی سەری ساڵ لە ئەوروپا دێت و درەختەکان لە زۆر وڵات و کوردستان دادەنێن، ئەوە لای ئەوروپیەکان بە بۆنەی لەدایکبوونی حەزرەتی عیساوێ، بێ ئەوەی کە بەگشتی خەڵکی ڕۆژهەڵات و کوردستان ئاگاداری ئەو ڕاستیە بن. بەڵام کاتێک دەچیتە قوڵایی و بنەچەی جەژنەکەوە بۆمان دەردەکەوێت ئەوە لە بنەچەدا جەژنی لەدایکبوونی خوداوەند میترای کوردەواریە کە یەکەم جار لەسەر ئەم خاکە ناوەکەی تۆمار کراوە و هەر لەم خاکەشەوە بە جیهاندا بڵاو بووەتەوە. ئەمڕۆ هەمان ئاهەنگی باو باپیرانمان بە بۆن و بەرامەیەکی ئەوروپیەوە دێتەوە ناومان، بەڵام بەهۆی دێرینی ڕووداوەکە و گوێزانەوەکە نایناسینەوە و تا ڕادێک جەژنێکی دێرینی بنەچە کوردی نامۆ پێمان دەردەکەوێت. کوردستان لانکەی شارستانیەتی مرۆڤایەتیە، لەبەرەوە زۆر لەو شتانەی کە ئەمڕۆ بە جیهاندا بڵاوبوونەتەوە سەرەتا لە کوردستانەوە دەستی پێکردەوە. بۆ نمونە سەرەتای نووسین، چاندن، ماڵیکردنی ئاژەڵ، یەکەم تاق، کۆنترین پەرزگە لە جیهاندا و دەیان شتی تریش لە کوردستانەوە دەستی پێکردەوە. وەکو ئەمڕۆ لەم بەرنامەیەشدا بینیمان جەژنی شەوی هێڵدا یاخود شەوچلە کە لە بنەچەدا پەیوەستە بە لەدایکبوونی خوداوەندی خۆر میترا و دواتر کراوە بە جەژنی حەزرەتی عیسا، سەرەتا لە کوردستانەوە بە جیهاندا بڵاو بووەتەوە. لە سەد ساڵی ڕابردوودا هێندە چیرۆکی درۆینیان بۆ جێڕاوێنێتەوە، خەریکە لە خۆمان و لە فەرهەنگی خۆمان نامۆ دەبین و جەژنە دێرینەکانی خۆمان ناناسینەوە. بەرنامەی خۆناسین دەیەوێت ئەو هەوڵە سیاسیانە هەڵبۆشێنێتەوە و جارێکی تر لەسەر بەڵگەی زانستی خۆمان پێ بناسێنێتەوە. بەڵام ئەم شەو ئەگەر دانیشتیت و لەبەر چرایەکدا ئەم جەژنە دەگێڕیت، جەژنی شەوی هێڵدا یاخود شەوچلە، دڵنیا بە کە هەزاران ساڵ لەمەوبەر باو و باپیرانمان لەسەر ئەم خاکە ئەو جەژنیان گێڕاوە. جەژنتان پیرۆز و تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.